ڕێکخراوێک ئاماری بردومانەکانی سەرهەرێمی لەلایەن تورکیاوە بڵاو کردەوە. ئاگاداریەک بۆ ئەوانەی لە هەژماری منەوە موچەکانیان وەردەگرن. 7 کەس بە تۆمەتی بکوژی گەنجە کوردەکە لە ئیستانبول دەستگیر کران. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکە. ڕێکخراوی CPTT ئەمریکی ڕایگەاند شەوی دووشەمە فڕۆکە جەنگیەکانی تورکیا 24 جار بردومانی ژمارەیەک ناوچەی سێ پارێزگای هەرێمی کوردستانیان کردووە. ڕێکخراوەکە لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت هێرشەکان بۆ سەر ناوچەکانی دامێنی گرێبەهار، پشتی گوندی بەلاڤا، چیای حەوت تەبەق، گوندی کەفنەمژێ، سپیندارێ و گێرگاشێ لە بەریگارێ لە قەزای ئامێدی، چیای کەتکین و خواکورک لە قەزای سیدەکان، چیای کۆخا و چیای تاڵا لە سنووری قەزای چۆمان، دەوروبەری گوندی قەڵاتوکان لە سنووری قەزای پشدەر، هەواری ڕەوەندەکانی گوندی کوێرەکانیە و چیای ئاسۆس لە سنووری قەزای ماوەت بوو. دەشڵێت لە هێرشەکانی شەوی ڕابردوودا هیچ هاوڵاتیەکی مەدەنی نەبووتە قوربانی. بەڕێوبەرایەتی ئاسایشی ئیستانبول لە ئۆپراسیۆنێکدا لە ناوچەی فاتحیە و شارە 7 کەسیان لەسەر دۆسیەی کوشتنی حەکیم لوقمان دەستگیر کرد. یەکێک لەو کەسانەی دەستگیرکراوە ناوی خەیرەددینە و تۆمەتبارە بە کوشتنی لوقمان حەکیم بە چەقە و خۆی لە ماڵێکدا حەشاردا بوو. دەستگیرکراوێکی دیکەش ناوی ئۆغورە و کارمەندی سکیورێتی ئەو شوێنە بووە کە لوقمان حەکیمی تێدا کوژراوە. شەوی 31 ئاب لوقمان حەکیم لەگەڵ ئامۆزا و هاوڕێیەکی بووە لە ئیستانبول بە چەقە و کوژراوە. بەرپرسێکی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد بۆ موچەی مانگی 7 هەزاران فەرمانبەر و موچەخۆر نامەیان بۆ دەنێردرێت دەشڵێت لە ڕێگەی کارتی هەژماری منەوە موچەیان وەردەگرن. مەڕوان ئەحمەد سەرپەرشتیاری پرۆژەی هەژماری من ڕایگەیان 75,000 فەرمانبەر و موچەخۆری دیکە کە 32,000یان مامۆستان موچەی مانگی 7 لە ڕێگەی هەژماری من وەردەگرن. دەشڵێت بەگشتی نزیکەی 500,000 فەرمانبەر و موچەخۆر لە پرۆژەی هەژماری من تۆمار کراون. سێ هەواڵم پێشکەشکردن هەرشاد بن.